سڵاوتان لێبێت لە یەکێکم لە بازاڕەکانی کەرکووک بازاڕی حەسیرەکە کە ژمارەیەک لە دوکانی چەرەزات فرۆشتنی تێدایە. لەم دوکانی کە ملی لێم چەندین جۆر چەرەزات و شیرینی هەن. ئەم بازاڕە لە نزیکبوونەوەی جەژنی قوربان یاخود جەژنی ڕەمەزان جمەی دێت لە هاوڵاتیان کە دەیانەوێت چەرەزات و شیرینی بۆ جەژنی ڕەمەزان جەژنی قوربان بکڕن و ئامادەیکەن. جگە دوو بۆنەیە چەندین بۆنەی دیکە هەیە کە خواستی هاوڵاتیان لەسەر چەرەزات و شیرینی زیاد دەکات. ئەنجا ئێستا من پێتان دەڵێم چەندین جۆری چەرەزات و شیرینی هەن. ئەو چەرەزاتانەی کە لە بازاڕەکاندا هەن لەگەڵ یەکێک لە چەرەزات فرۆشەکانە با بڵێن گفتوگۆی سەرەکەین کە کامایە خواستی زۆر لەسەرە، کام چەرەزاتە کە بەردەوام با بڵێن خەڵک داوای دەکات و کامە شیرینیە کە خواستی لەسەرە و لەکوێ دروست دەکرێن ئەم جۆرە شیرینیانە. ئەویش کاک نەهرۆیە، کاک نەهرۆباین باش سڵاوت لێبێ. با لەوە دەست پێ بکەم جگە لە جەژنی قوربان و جەژنی ڕەمەزان چی کاتێکی دیکە بازاڕی شیرینی و چەرەزات با بڵێن زیاد قەرەباڵغ دەبێت یاخود خواستی هاوڵاتیان لەسەر چەرەزات و شیرینی زیاتر دەبێت. بەخێرن سەرسام دەستخۆشتان یەکەم. ئێمە وەکو سەرەدات فرۆش بێجگە لە بۆنەکانی با بڵێن جەژنی ڕەمەزان و جەژنی قوربان با بڵێن بۆنەی نەورۆزمان هەیە. لە نەورۆزە خەڵک خواستی لەسەرە، وەکتی ڕۆژان تیش هەر عینەن خەڵک دێن خواستی لەسەرە، بەس زیاد لە بۆنەکان با بڵێن. ئەو چەرەزاتانی کە خەڵک خواستی زۆر لەسەرە با بڵێن کامانن چی جۆرە چەرەزاتێکن کە خواستی زۆر لەسەر بێت؟ ئێمە هینمان هەیە، تێکەڵەمان هەیە. ئەم تێکەڵەمان هەیە لەوێ داماناوە پێکاتوە لە سێ جۆر بادم و گازۆ فستق، ئەوە زۆر خواستی لەسەرە ئەو تێکەڵەیە. باش نیمکەکانیان جیاوازەوە بە شێوەی جیاوە داتەمناوە؟ بەڵێ ئەگەر ناوکەیتیانەوێ با بڵێن ناوکەی کولەکە، ئێستا من ناوکەی کولەکەیتیانەوە نرخەکەی زیاتر لەوە کێت، ئەوە کێتە نرخەکەی زیاتر لەوەی سێم. وەکو یانەوەی کە من پێشتریش لەسەرم بابەتە لەگەڵ چەرەزات فرۆشەکان قسەم لەسەری کردبوو، ئەمە پێی دەوترێت مکەسەرات، تەنها چوار نەوعە: فستق، گازۆ، بادەم، بندۆق. یعنی تەنها چوار جۆر چەرەز تێکەڵ کراوە بۆیە پێی دەوتر مکەسەرات و نرخەکەی لە هەمووی زیاترە. خەڵکی شەیە بێگومان ینی خۆی دەوێت بەش ببێ و لە ماڵەوە تێکەڵی. بەڵێ بە جیاجێش خەڵک حەزێتی با بڵێن حەزەکات با بڵێن فسقی شۆر نەبێ، هەیە حەزێتی فسق توش بێت، بە جیاجیا بۆی دارن، ئەوشمان هەیە. باشە. ئەبینم نەپاڵ چەرەزاتە شتی دیکەش دەفرۆشن وەکو میوەی و شکرا و هەنگوین. ئەم هەنگوینە هە بەڕاستی ئەسڵە؟ هەنگوین ئەوە ئێمە خۆمان ناسراوە، هەنگوینی شاخی کوردستان، ئەو شاخانی کوردستان هەمووش هەنگوینی تەبیعیتی هەیە لەخوا بەزارە تا ئێستا بەرهەمی هەیە تا ئێستا. بەڵێ شوشێکی وەکومە چەندێکە؟ ئەمە نیم کیلۆیە، هەمانێتە لە 6,000 سەرەکەوێت، عادیش هەیە کیلۆی 25,000 نرخەکەی چەندێکە؟ ئەو نیم کیلۆ ئەوە کاتە با بڵێن 35,000 هەیە 40,000. یعنی کیلۆ بە 10,000. بەڵێ خەڵک دڵنیا بێت لەوەی کە ئەمە ئەسڵە؟ بەڵێ ئەمە بە شەر تێفرۆش، هەمان شت تێکەڵا ئەوەی کاکە ئەمە شەکلیتی هەیە بێ شەکرە سروشتیە بۆ نەخۆشیە ئیمان. با بینە سەر بابەتی ئەم میوە وشکراوە لەن کاک نەهرۆ میوە وشکراوەنە هە بەڕاستی ئەمەنە بێشەکرن، ینی شەکرێکی ئەمەش عینەن دوو جۆرێ هەیە، شەکرە شەکلیتیا هەیە بێشەکرە، دوو نوعمان هەیە. با بڵێن لەکوێ دروست دەکرێن لەمانە؟ بەخوامە ئێرانی هەیە، دەرەوەی وڵات هەیە، بەرهەمی خۆماڵیشمان هەیە. بەرهەمە خۆماڵەکە زیاتر با بڵێن ئەسلی؟ طبعاً بێگومان بەرهەمی خۆماڵیمان هەیە لە سلێمانی دروستەکرێ، با بڵێن لە هەولێر دروستەکرێ، ئەوش خاصی زۆر لەسەرە. ئەوانەی کە لە لێن و سلێمانی دروست دەکرێن با بڵێن بەرهەمیان کەمەیە وەکو ئێرانیەکە زۆرتر؟ نا ئێستا زۆر باشە، بەرهەمی ئەوەی خاصی زۆر لەسەرە، بەرهەمی کە لە سلێمانی دروست دەکرێت. میوەهات هەیە بە قەیسی، هەیە بە سێوایتر لە هەموو جۆرە میوەهاتەکانە. ئەی من بیستمە لە سلێمانی بۆ بەناوبانگە کە گەزۆ و با بڵێن سجوو قۆمانەیان هەیە کە بێشەکردن. لە تەندەستەکەوێ ئێستا سوزوقمان هەیە، کابێرمانەکەم لەگەڵ هاوکار بێت. گەزۆی هەیە، گەزۆی بە فسقە هەیە، بە گوێزش هەیە، ئەوەش هەردووکی بێشەکرە دایتی پێڵێن، زۆر خواستی لەسەرە. سوزوقمانشەیە بە خورما، سوزوقمانشەیە بە ترێ. یعنی لەم دوکانە چەندین میوەی و شکرا و سجوق
ئەمە ئەو سجووقەیە کە وەکو خۆیان ئەڵێن بێش ناوەکەی گوێزتیایە بەترێ هەیە بە خورمایە ئەمەش خاصی زۆر لەسەرە ئەمانەی کۆ دروستەکە کات ئەمە لە سلێمانی دروستەکەی چی وای کردو لەم ساڵانەی دواییە بەرهەمی خۆماڵی لە سلێمانیە لە هەشارێکی دیکە بەم شێوەیە زۆر بەخوایمە کە بە پێوی کوا لێرای فرۆشین لە خواری کردکەوە خواسی زۆر لەسەرە بەرە عارەبەکانمان زۆر زیاد حەزیان بە سوسوقی دایکە با بڵێن ئەو گەزۆی لە پشتەوە هەر لە سلێمانی دروستەکرێ و بێشەکرێ بەڵێ ئەمەش گەزۆی عینەن ئەمە ناو ئادایە ناو تەختە دانراوە ئەو شانە بێشەکرێ ئەمەش خواسی زۆر لەسەرە باشە یعنی من لە پاڵ هەموو ئەوانەیە ئاشتی دیکەشە بینم توی و شکراو ئەمانش هەمووی بەرهەمی سلێمانیە بەڵێ ئەمە هەیە ئەوش دوو زۆری هەیە هەیە لە دەروی وڵاتەوە دێ هەیشتە لە سلێمانی وایە ئەمانی ئەمە خۆماڵیە ئەوش خواسی زۆر لەسەرە ئەینەن جۆز پاکراوش جۆزی هەولامانمان هەیە جۆزی دەروی وڵاتمان هەیە یعنی توانین بە کۆی گشتی بڵین ئەو بەرهەمانی ناوخۆ دروستەکرێن لە سلێمانیە لە شارێکی دیکەی کوردستان با بڵێن کوالێت و نوعەکەی باشتر لەوانی لە دەروی وڵات بێن طبعا من هەر خۆمان بەعام پاڵپشتیەوەکەین پاڵپشتی حکومەت شەکەین داواکەین لە حکومەت پاڵپشتی بەرهەمەکانی خۆمان بکەین ئەو جوتیارانە ئەو برایانی کەوا خەریکی ئەم معمەلیان داناوە زیاتر پاڵپشتی بن ئەی ئەو بەرهەمانەی با بڵێن ناوخۆن نرخەکانیان باشترە لەوانی لە دەروی وڵاتەوە دێن ئەوانی دەروی وڵات تا دێت گرانترە لەسەری بەس ئەوەی کەوا ناوخۆ دێ خۆ هەرزانترە و باشترە باشە منە بیستم یانی لە هەندێک لە دوکان چرەزان فرۆشەکانە بیستم با بڵێن نرخەکان بە ئارەزووی خۆیان دائەنن بە شێوەیە کە خەڵک توانای کڕینی نییە لای ئێوە نرخەکان چۆنە لا ئێمە پێشەوە بە دۆلار بوو ئێستا هەوڵمانداوە هەر بە دیناری عێراقی بازاڕیەکەین و بە دیناری عێراقی شەیفرۆشین هەوڵمان زۆر داوە کە یارمەتی فەقیر بدەین یارمەتی بەرامبەر بدەین زۆر یعنی ئەگەوا بێکە دۆلاریش بەرز زۆر بێت ئێوە نرختان هە بەرز نابێت هەروە خۆیدی نرخمان بەرز ناکەینەوە بە حەیەت ئێستا بە شێوەیەکی گشتی دۆخی بازار چۆنە دۆخی بازار ئێمە ئەم شەڕ و شۆڕ و ینی هەر ناو ئاسن و شەڕ و شۆر هەوڵمانە ماشەڵڵا ئینشاڵڵا کۆتایی پێدێ نەمانێن شۆ تاسیر کا لە بازار و لە خەڵکیش یاخوا بەخێربن سەسا بەخێربن وەڵام ئەوەشم کەوتەوە بیر کاک نەهرۆ ئەم هەنجیرانە هەنجیری عینە خۆماڵیە هەنجیر شەقڵاوە هەیە هەنجیری تووچیش هەیە با بڵێن دەروی وڵات بەس هەنجیری شەقڵاوە عینەن زیاتر خواسی لەسەرە ئەمە هەنجیری وش کراوە بێکمەوە ئەمە خەڵک بۆ عیلاجی بە بۆ عیلاج ئەیچوە سوودەکەی بەڵێ وڵا بۆ منع بەرز دەکاتەوە من بیستومە شتێکی دیکەشەیە ئاوی بنێشتی کوردی بۆ عیلاجە بکرێ ئاوی بنێش کوردی بەڵێ ئەوە خەڵکی زۆر بووە بەڵێ ئەمە هەنار و ئاوی بنێشت ئەمە خەڵک زۆری باز بۆ عیلاج زۆری بەرعینە سوودەکانی ئەمانە چێ کاگەڕۆ بەسەری نووسراوە سوودەکانی چێ ئاوی بنێشتن بەعام ئەلێ بۆ با بڵێن بۆ قۆڵۆن زۆر باش بۆ قۆڵۆنە بۆ مەعیدەیە بۆ خاوێنکردنەوەی گوچیلەیە بۆمانە بەکاردێ سەرچاو بەخێر بێن سەلامەت بێ وەکەوەی لەم دوکانە تا بینیتان یعنی جۆرەها شیرینی جۆرەها خواردنی خۆماڵی هەیە کە لە شارەکانی هەرێمی کوردستان بەرهەم دەهێنرێن ئەو بەرهەمانەی کە وەکو کاک نەهرۆش ئاماژەی پێکرد لە ناو خۆی کوردستانەوە کە بەرهەم دەهێنرێن کوالێت و نرخشی زۆر باشترە لەوانەی کە لە دەروی وڵات بەرهەم دەهێنرێن وەکو چرەزا فرۆشەکانش یعنی با بڵێن ئاماژەی پێەکەن ئەمە خواستیان ئەوەیە حەز دەکەن بەرهەمەکانیان زیاتر ناوخۆی هەرێمی کوردستانەوە بێت بۆەوەی کە هەم نرخەکەی بەرز نەبێ هەم کۆیەتێکەشی باشە بۆیە لە ماوەی ڕابردوودا بەردەوام گلەی ئەوە هەبووە کە هەر کاتێک نرخی دۆلار بەرز بوو بێتەوە دۆخی بازاڕەکانیش شڵەژانی پێوە دیار بۆ نرخی شتومەکیش بەرزەوە بوو بەڵام ئێستا وەکو ئەم چەرەزات فرۆشە ئاماژەی پێکرد ئەگەر بەرهەمەکان ناوخۆ بن ئەمان بتوانن بپارەی عراقی بەرهەمەکان بهێنن ئەو کاتە ئەگەر دۆلارش بەرزەوە بێت نرخ هەروە خۆی بێ و بەرز و نزم ناکا ئەمە دۆخی بازار بوو بە تایبەتیش لە یەکێک لە چرەزات فرۆشەکانەوە بوو کە چەندین بەرهەمیان لە ناوخۆی هەرێمی کوردستانەوە هەیە